کارنامە و دروشمەکانی هەڵبژاردن بۆ بەدەستهێنانی دەنگی هاوڵاتیان بە بەشێکی سەرەکی و سەرنجڕاکێشدا دەنێت بۆ تۆی کاندید یاخود لیست. بەڵام ئەوەی لە هەموو دروشمە گرنگترە تۆی دەنگدەری هۆشیاری کە پێویستە کار و چالاکەکانی ئەو 4 ساڵی ئەو قەوارە سیاسیە بکەیتە پێوەرێک بۆ بەخشینی دەنگەکەت لەناو حکومەتە خۆجێیەکان و پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی نوێنەرانی عێراق. لە بەرنامەی ئەم جارەمدا قسە دەکەین لەسەر هەنگاوەکردارەکانی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کوردستان، بە تایبەتی هەنگاوەکردارەکانی خانمانمان لەنێو ئەنجومەنی پارێزگای سلێمانی و ئەنجومەنی پارێزگای هەولێر. ئێمە دەزانین پێشتر فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کوردستان دروشمی چەسپانی دادگەری یەکێک بۆ لە هەڵمەتەکانی هەڵبژاردننی بابەیەکەوە بزانین ئەو دوو ئەندامە خاتونەمان لەنێو ئەنجومەنی پارێزگای هەولێر و سلێمانی چی کارێکیان کردووە بۆ هاوڵاتیان. ڕۆژانە لە سەعات چەند داوام دەست پێەکە؟ ئێرە ژووری فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کوردستان لەناو ئەنجومەنی پارێزگای هەولێر لەگەڵ خاتوچنانە بەنامەیەکی تایبەتان پێشکەش دەکەین. خاتوچنانم کاتت باش باشیت خاتوچنار کارکردن لەناو ئەنجومەنی پارێزگای هەولێر چۆنە؟ ئەو بڕیار و یاسانەی کە دەرەکرێت بە پێی یاسا دەرەکرێت و پێی ڕێنمایەکانە یاخود لەسەر میزاجی حیزبی دەرەکرێت. سەرەتا بەناوی خوددا ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگا دەسەڵاتی ئێمە چاودێریە نەکو یاسا داڕشتنیان یاسادانان و ئەو بڵێن تایبەتمەندی لە ئەنجومەنی پارێزگاکانی عێراقدا هەیە، بەڵام لە ئەنجومەنی پارێزگاکانی کوردستاندا ئەو تایبەتمەندیمان تەنها چاودێریمانێ بەسەر دامودەستگاکانی حکوومەت و گەیاندنی خزمەتگوزاریەکان بە خەڵکی. چکە بڕیارەکانمان بەڵام دەسەڵاتی ئەومانێکەوە بڕیار دەکەین، ڕێنمایی دەکەین و چکە بڕیارەکانمان یان بڵین بابەتەکان خزمەتکردنی خەڵک بووە، بەرژەوەندی خەڵک بۆ زیاتر شتێکی وامان نەبوو بڵین حزب تایدا هەر حزبێک بێوێ بڵێن بە پێی بەرنامەی خۆی بەپێی مزاجی کەسی و بڕیارەکە دەکەێت، بەڵکو هەمومان بەشدار بینە لە دەرکردنی بڕیارەکەەوە تێبینیمانە بۆ لەسەری ڕاستمان کردوێتەوە بە هەمومان توانیمانە شێوێکی باش بدەینە بڕیارەکە و ینی سوپاس بخوا لەو لایەنەوە کێشەمان نەبوو دەسەڵات حزبی لەناو ئەو بڕیارەکانماندا نەبوو، چکە تەنها بڕیارەکان خزمەتگوزاری بوو بۆ خەڵک نەکو شتێکی حزبی بوو بێ باین بابەتێکی سیاسی بوو بێ بۆیە ئەو ئەومان نەبوو یان بڵێن. کەواتە پێی یاسا و ڕێنمایەکانی ناو ئەنجومەنی پارێزگای هەولێر بڕیارە دەرەچێت لەسەر میزاجی حیزبی دەرناچێت، حیزب کاریگەری نیە لەسەر دەرکردنی بڕیارەکان. ئەگە بێت و هەندێ بۆ نمونە لە کۆبوونەوەکاندا هەندێک جار بابەتی وامان هەبووە لابرنی بەڕێوەبەرێک یان بڵێ کەسێکی گەندەڵی بێ، لەو حاڵەتەیە بڵێ دەسەڵات حیزبی هەبوو لە ناو بڕیارەکانەوە مەسەلەن لەوانەیە هەندێک لە حیزبەکان نیانویستووە لە کاتێکە بەڵگەشە بۆ لەسەر گەندەڵی کەسەکە، بەڵام دەنگیان بەوە نەداوەکەەوە ئەو کەسە لا بچێت لە سەرکاریانش بدرێتە دادگایان شتێک لەو لایەنە لەوەیە هەمان بووە، بەڵام وەکو بڕیارێکی ترەوە بۆ خزمەتکردنی خەڵک نەخێر نەمان بووە، ینی حزبی تەدەخلی تێدا نەبووەوە ئەو توشیان نەداوکەوە هەمان پێکەوە بڕیارەکەمان دەرکردو بۆ خزمەتی خەڵک. کۆمەڵی ئیسلامی کوردستان هەمیشە بەوە ناسراوە کە لەبەری خەڵکدا بووە. بەڕێستان وەکو ئەندامی ئەنجومەنی پارێزگای هەولێر چۆن ئەم حاڵەتتان پیادە کردووە؟ بەڵێ سوپاس بخوا تا ئێستاکانە یعنی گرنگترین کارمیان ئەو کارێکەوە شانازی پێ بکەم ئەوەیەکەوە لە چۆن لە سەرەتا هاتوومە تا ئێستاکانە هەر لەگەڵ ئەو بڕیارانە بمەکەوە لە بەرژەوەندەی خەڵکدا بووە، هەر لەگەڵ ئەو بڕیارە بمەکەوە لە بەرەی خەڵکا بووە، لەگەڵ ئەو بڕیارانە بمەکەوە مافی خەڵکی تێدا بەرجەستا بێ و تیا بەدەست دێ، هەر لەگەڵ ئەوانە بوومە.
ئەگەر پێم وایە گەشتێکی گەورەشم نەکردێ ئەوم پێ ئەوە گرنگترین شتمەکەەوە هەر لەو بەرەیە ماومەتەوە و بەلایکارە نەڕۆشتومە ئەو گرنگترین کارەکانمەکە توانێتان لەگەڵ دەنگی هاوڵاتیان نابیت لەگەڵ مەعانات و کێشە و هامەجەکانی هاوڵاتیان نابیت منش بۆن مونە کە هەر بابەتێک کاتە پێشەوە بۆن مونە کە کاتی خۆی کە موچە پاشەکەوت کرار چەندەوە لە دەسەڵاتی ئەنجومەنش نییە بەڵام وەکو داواکاری داوامان کردکەوە ئەو پاشەکەوتە لا بەردرێ لەگەڵ ئەو یاداشتەیە بوومە لەگەڵ ئەو ڕۆژنامە گەریمان بۆی کردبێ یانش ڕۆژناوانشتێکمان بۆی کردبێ بەڵێ هەر لەگەڵ ئەو بڵێم بەریا بمەکەوە داوای مافەکانی خەڵکێ تۆ لە سنووری دەڤەری زەردا کار دەکەیت کە ڕەنگە هەمومان بزانین کارکردن لە سنووری دەڤەرێکە کە حیزبێک زاڵە بەسەریان ڕەنگە تۆزە زەحمەت بێت چۆن توانیتە بەسەر ئەو کۆسپانەدا زاڵ بێت کێتە بەردەمت بەڵێ کۆسپەکان ئەتوان سەرتا کۆسپەکان بڵێن ئەنجا بینە سەر چۆن زاڵ بووینە بەسەریا یەکەمیان خۆی لاوا بینێتەوە کەم ئەنجومەنی پارێزگا هەر لە سەرتاوە وەکو بڵێ بە ناکامی دروست بووە هەر لە سەرتاوە لێرە حزبی دەسەڵات نەویستوم ئەنجومەنە بوونی هەبێ نەویستووە کارا بێ نەویستووە چالاک بێ کارەکانی خۆی چکە بۆچی ئێمە ئەمانەوێ ناڵم ئیشەکەمان چاودێریە دەسەڵاتی ئێمە چاودێریە یعنی هەر کارە یەکەین یەکسەر وەکو بڵێ تەعنادا لە دەسەڵاتەکە چکە بۆ نمونە بینی هەموو بەڕێوەبەرایەتەکان لێرەن پلۆپۆستێکە بێ لێرە هەموو لەسەر لە دەست حزبی دەسەڵاتە وە کەسانەش کار کەسێک گەندەڵێک لەسەر ئاشکرا بێشتێکە بێ ئەو کەسە سەر بەو حزبەیە کەواتە پێیان ناخۆشەکەەوە ئیشەکانمان ئیشی ئێمە دەرخستنی عیبەکانی ئەوانە کەواتە وای لێ دێ لەبەرەوە حەز ناکەن ئەنجومەنەکە چالاک بێ و ئیشی خۆی بەڕێکوپێکی بکە بۆیە لە سەرەتاوە هەر ینی ئەو پێداویستانێک ئەنجومەن پێویستێ بۆی کارەکانی بکار لە بوونی هەیکەلێکی ئیداری نیمانە و بوونی ئەو بۆ نمونە هۆکارەکانی گواستنەوەیان هەر شتێکەوە پێویستمان پێ بێ بۆ ئەنجومەن تا بینایەکشمان نیە ئەوانەی سیمان نییە هیچمان بۆ دابین نەکراوە بۆی نەتوانین کارەکانمان بکەین بەڵام لەگەڵ ئەوەشدا و هەروە بێجگەلەوەشکە چیتر بڵێن فەرمانگەیەک لەوێ بینی مەرجنی هەموو جار ئەو کەسەی لەوێ بەڕێوەبەریان هەر پلەیەکی هەیە مەرجنیە بڵێن بەدەنگتەوە بێیان وەڵامی پرسیارەکان بە تەواوی بداتەوە یان جاروایە کە پێویستمانە بێ کە نووسراوێک ئەەکەین بۆ فەرمانگەیەک داوای زانیاری لێکەین زۆربەی جارداوامان ئەنجابمان نادرێتەوە یان کە جارەوە دووبارەیەکەین و سێ بارەشەکەینەوە نووسراوە هەبووە 6 بارەشمان کردوەوە کەچی هەر وەڵاممان نەدراوەوە ئەوان هەمووی ڕێگری کۆس بووە لە شوێن لە ئەوەی ئیشەکانمان بەرەو پێش بچێ و ئیشی باش بکەین بەڵام لەگەڵ ئەوەشدا هەر بەردەوام بووینە لە ئیشەکانمان ئەگەر بیناکە خۆمان بەردەوامان تێدا کردووە ئەگەر وەڵاممان نەدراتەوە خۆمان توانیمانە بە ڕێگای تر هەندێک زانیاریمان دەستکەوێ جارەوە بکەم و کورتی لە زانیارەکانمانە بۆ هەر توانیمانە بەو کەم و کورتێشەوە هەر بڕارێک بدەین و یان مافی کەسێک بگەڕێنینەوە ئیتر کەم کەمە هەر هەڵمانداو لەگەڵ ئەگەر چەندە کۆسپەکان شەبووە بەڵام هەر ئەو کۆسپانەوەی نەکرد لەوانێ فترە وا هەبووە ماوەیەک ئەنجومەنێک و سڕکراوشی لی هاتوت یاسا سڕ نەکرا بەڵام مەرۆک و سڕبوون سڕ بۆ هیچ نەمانتوانێت هیچ کاری ئەنجامدێن جاروا بووە لەوانە لیژنێوامان هەیە لە ساڵێکایە یەک کۆبوونەوەشمان نەکردووە ئەنێ و شتان هاتۆتە پێشمان کاریگەری هەبوو بڵم نەی بووە بەڵام ئەوەش نەبووە هەر یەکجاری پەکمان بکەوی لە ئیش بکەوین بەڕێز وەکو ئەندامی ئەنجومەنی پارێزگای هەولێر لەسەر لیستی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کوردستان ڕۆژانە تا چەند تێکەڵ بە خەڵک دەبن و تا چەند گوێ لە کێشە و پێشنیار و گرفتەکانی هاوڵاتیان دەگرن بەڵ تێکەڵ بوون خەڵکێمە ژێمان لە ناو خەڵکایە ئەوە شوێن داوامەکەمانەوە ئێرەیەوە هەر کەسێک ئەتوانێت زۆر بە ئاسایرە هاوڵاتی بێت و ئەوە دێتە ژورۆنە پرزگەی لێتە نایەک پرزگەی لە سەرەتای ئەنجومەن هەیە ئەوش احتیاطی دەرگاشی زۆرە توانین لە دەرگاکات هیچ ڕێگرنە لە بەردەم هاوڵاتیانە کە بێن بمان بین و یان سکاڵی خوان بگەینە دەستمان و یان هەر کێشێکانە بێ داوامان لێ بکەنکەوە بۆیان چارەسەرکەین یان داوایەکانە بێ هیچ لەولایەنەوە ڕێگرنەوە لە هاوڵاتیان و ئێمەش ڕۆژانە ئەگەر ڕۆژانەش نەبوو بێ چکە دوو کەسین یان تقریبا توانیمانە ڕۆژەکان هەفتە هەمووی لێرە بین ئەگە هەردووکشمان لێرە نەبینم توانیمان یەکێکمان هەر لێرە بین و زیاترش هەردووکمان لێرە بووینە و هەر کەسێک هات بێ هیچ گرفتێکیان ناخۆشێک ناتوێتە ڕێگای کابمان بینێ ئەوە لە ئەنداوام لە دەرەوەش ژیانمان هەر لە ناو خەڵکی ئاسایی و خەڵکی
کاتە هاوڵاتێکی فەرمانبەر و خەڵکی ئاسایی هاوڵاتێکی ئاسایی ئەگەر کێشەیە گرفتێکی هەبێ چۆن ئەتوانێت بێتە خزمەتی تۆ ببینێت و گرفتەکەت تێگەێنێت و کێشەکەت پێ بڵێ هەر زۆر بە ئاسایی ئەگەر جاروا بۆ هاوڵاتی دێ لێرە خۆی سکاڵە وەکو سکاڵایەک نووسیوەتی یان داواکاریەک نووسیوەتی و پێشکەشمانی کردو و لەگەڵی دانیشتوونە جارم بە سەعات لەگەڵی دانیشتوونە و جێمان لێ ڕاگرتووە و لە کێشەکەی تێگەیشتوونە جاروا بۆ خۆی هەر نەشی نووسیوە تەنها هاتووە لەگەڵمان دانیشتووە و بۆمانی باسکرۆ ئێمە خۆمان بۆشیمان نووسیوەتەوە بەس تەنها کارشتان بۆ کردویان هاتەنها گوێ لە گیراوە چکە ڕەنگە کارمان بۆی کردووە بەڵ ئەوەندە هەیە بەڵ ئایا کارەکە بە ئەنجام گەیشتان بە ئەنجام نەگەیشتە بەڵ کارشمان بۆی کردەوە بە دۆدا چونمان بۆی کردو هیچ کۆسپێکتان ناچێت بەردەم کاتێککە هاوڵاتێک هاتوۆتە لاتان فراکسیۆنێکی تر پێی سێر بێ بڵێ بۆچی هەرێنە لای ئێوەیان کارکردن بۆچی بۆ هاوڵاتیانەکەن و ڕەنگە تۆزە کێشەگەڕێکی ئەو کێشانێتە چۆن بۆن جاروا بۆ گەرمونە بۆت بێنمەوە لە سەرەتای یەکەم کۆبوونەوەی لژنەی پەروەردە و فێرکردنمان هەبوو پێشەوەی بچینە کۆبوونەوەکە هاوڵاتێک کاتب داوای کرد نەقڵ بکرێت بە قوتابخانەیەکی تر گواستنەوە چوو بە چەند شوێن نەگوازرابەوە مافی خۆشی بوو چکە تەمەنی لەسەر و 50 ساڵێکەوە بوو و شوێنەکەش زۆر دوور بوو سیارەی نەبوو ینی مافی خۆی بکەوە بگوازرێتەوە بۆ قوتابخانە نزیکی ماڵی خۆی ئیتر چوو بە چەند جوێ لێ ڕانەگیرابووی شەکەی بۆ نەکرا هاتە لای ئێمە کات لای ئێمە بردمە ناو ینی بابەتەکەم بردە ناو کۆبوونەوەی لیژنەکەەوە سەنی ینی ئەگەر بڵێم ساڵێکی ڕێک هەوڵم بۆیدا زیاترش ینی و ساڵە خوێندنەوە تاو بۆ هەمووی هەوڵم بۆیدا هیچ بەیز نەبوو چکە لەلایەن منەوە ئیشەکە ڕۆیشتە بوو دوای گەڕایە بۆ ساڵێکی تر دیسان کە خۆمم زارە پەیوەندی بە هاوڵاتێکەوتم بە ئەمیشەی بۆ جێبەجێکەم ئەو کات پار لێ بێ ئومێد بوو بەم ساڵ بێ ئومێد نەبێت بەم ساڵ بەشکم سەرەتای ساڵە هەوڵێکی بۆ بدەمەوە دیسان چەند هەوڵم بۆدایە هیچ سوکار لە ڕێگای ئێمە بوو بەڵام هەر لە هەمان کاتیشدا کەسی تر هاتبوو زۆر بە ئاساییشەکەی بۆ کرابوو بەڵامەوە هەر هەموو شەکان شەروانە بۆ هەش بووە ئیش لە ڕێگای ئێمەشەوە بۆ جێبەجێش بوو و دانیشی گەورەش بوو بەڵام هەر جێبەجێ بوو هەمووی بەڵام هەبووە لە ڕچکە لە ڕێگای ئێمە بووە جارەوە ینی جارە بۆ جێبەجێ نەبوو جارەوە بۆ جێبەجێ بوو هیچ علاقەی بە گرفتی هاوڵاتێکەکەنەوە بۆ گەفدەکەی بە شێوەی بێت چارەسەر نەکرێت بەڵام جارەوە بە لەو کاتەیە شەکەمی زازی بووە نیان کردو تا چەند هاوڵاتیانی دەڤەری هەولێر دەوروبەری هەولێر ئومێدیان هەیە بە لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان و وەک بەڕێز وەکو ئەندامێکی ئەنجومەن لەسەر لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان وەکو لایانی ئەوەی کەوا ئیشیان بۆ بکەین و هەوڵیان بۆ بدەین لەو لایەنە ئومێدیان هەیە و هەر کەسێک هات بێ ئومێدمان نەکردو هەوڵی تەواومان بۆی داوە تا دەستی بە بەرەو چوو بێ هەتاکو ئەو جێی وەکو بڵێ گەشت بێت چۆنە بڵێ ئەگەیتە خاڵی کۆتایی تا ئەو جێگایە لەگەڵی ڕۆشتونە بەڵام ئیتر جاروایەکە ئیشەکە لە دەست ئێمە دەرەچێ لە هەوڵ کۆشی ئێمە دەرەچێ لە دەست کاسانی ترای ئەوان کە جێبەجیان نەکرەوە ئیتر لەوێ بێ ئومێد بوونە کە لاوان بێ ئومێد بوونە نەک لە ئێمە بێ ئومێد بوو بێتن چکە ئێمە دەرگامان بەسەر کەسادا ناخستووە وەر کەسێک هاتبێ زۆر بە پێخۆشحاڵیەوە پێشوازیمان لێ کردووە جۆمان بۆی گرتووە هەوڵمان بۆی داوە لەوانەیە ئیتر زۆربەی جار هەر مافی خۆیان بۆ بەڵام جارەوە بۆ کەس هەبوو هاتووت ئێرە ئیشەکە هەمووی مافی خۆی نەبە چکە دایمەن ئێمە ئیشێمەوەی بەدەوەدا چونکە کەسێ دێ کێشەی خۆی هێنێ نابێت و یەکسەر لەسەر قسەی ئەو ئەبێ بچی گوێ لە بەرامبەرەکەش ڕابگری ئەو کەسێکەوە سکاڵای لەسەری چکە وەکو دادگانێ سکاڵای هەبێت لەسەر کەسەکە بەس یعنی سکاڵای لە بوونی کێشەیەک هەیە ئەمە ئەبێ بچین گوێ لە بەرامبەرەکەش ڕابگرین بزانین ئەوش چی هەیە چی نییە لە هەردوو ینی بە پێ قسەی هەردوو لایەکە بتوانین کەەوە بڕیاریان بۆ بدەین داوای مافەکەی بکەین ئایا مستحقیان مستحق نیە بەڵام زۆربەی مستحق بووە تەنها ئەوزەم حاڵەتی دوان ئەگەر هەبوو بێ مستحق نەبوو یانش بەو شێوەیە ئەو بڵێن مافێکی زۆر زۆری ویستوە لەمەش توانیمانە نیوەی مافکەی بۆ دەستە بەرکەی نەکو هەمووی بۆ دەستە بەرکەی چناخان وەکو بەڕێزت ئەندامی لیژنەی پەروەردە و فێرکردن لە نێو ئەنجومەنی پارێزگای هەولێردا لە کاتی ئێستادا مامۆستایان و خوێندکارانمان کێشەیەکی گەوریان هەیە مامۆستایانمان بێموتەن و خوێندکارانشمان لە هۆڵەکانی خوێندن فێری شتێکی وە نابن کە ڕەنگە دوای ئیسفادەی دەکەین ئێوە وەکو ئەندامی ئەو لیژنەیە چیتان کردە بە مامۆستایان بۆ موچەکانیان بۆ خوێندکارانمان چۆن خزمەتی ئەو چینەتان کردووە ئێمە تقریبا لیژنەکە لە سەرەتای کە هاتینە دەست بەکار بووین لێرە لە سەرەتاوە دامەزرا تقریبا چەند مانگێکی پێچ جا دامەزرا یعنی ئێستا 3 ساڵە ئەو لیژنەیە دامەزراین وەکو منش لە لیژنەکانە لە تەنها لە ژنەی پەروەردە و فێرکردنا بڕیاردەرم لەوانەیە تر هەر ئەندام ویشی بڕیاردەریش ئەوەیە
ئێشی دەرەوەی ئەنجومەن نیە ئێشی بڕیاردەری ئێشی ئەوەیە تو بەرنامەی کۆبوونەوە نووسی هەڵ عەفوەن ئەندامان ئاگادارەکەیتەوە بۆەوەی کە فڵان ڕۆژ و فڵان کات کۆبوونەوە هەیە لە کات کۆبوونەوەی کۆ نووسەکان نووسی ئەوە ئیشەکان منە ئەوان سوپاس بۆ خوا هەمووی جێبەجێکرد نووسراوەکە نێرم بۆ فەرمانگەیەک بۆ قوتابخانێک بۆ بەڕێوەبەرایەتێکی بەڕێوەبەرایەتی پەروەردەکان ئەوانە ئەنێرم ئەوان هەمووی سوپاس بۆ خوا کردومە بەڵام وەکو داواکردنی ماف بەڵێ کێشەی موچۆ کێشەوانە لێمە لە هەولێر چکە کێشەی بایکۆت و یعنی چکە بایکۆت کێشە نیە خۆی چارەسەریە بەڵام چکە بایکۆتمان نەبووە کێشەیەوەمان نەبکەوە داوام بکرێ و نەکرێ و یان دەنا کێشەیەوەمانە بکەوە مامۆستان کە داوامیان کردو جارە لەلایەن بەڕێوەبەرەوە مافیان خوراوە مافیان پێشێر کراوە یان موچەیان ئەوە نەدراوە ئێمە وەکو موچە ئەوە لە دەسەڵاتی بڵێن ئەنجومەنی وەزیران نەکرد لە دەسەڵاتی من بەڵام وەکو داواکاری ینی بۆمان هەیە داوا بکەین وانە داواشمان کردووە سەردانی وەزیرمان کردووە سەردانی بەڕێوەبەرە گشتەکانمان کردووە ئەوانش داوا بکەن و یعنی لەگەڵمان دەستبار بن بۆ داواکردنی مافی مامۆستایان بەڵام ئیتر خۆتەزانانی بە تایستە بە کەس حەل نەکراوە تاکو بێمە چارەسەر بکرێ و کێشێ بەڵام وەکو داواکاری داوامان کردو و زۆر هەوڵیشمان بۆی داوە چوەکو ئەنجومەن چوەکو لیژنەش چناخان ئێوە چیتان کردووە لە 4 ساڵی ڕابردوودا لە کاتە لە دەرکردنی بڕیار کار و چالاکانی خزمەت بە هاوڵاتیان کە ئێوە دوو کەسە ناو ئەنجومەنی پارێزگای هەولێر دەکات عەباس وەکو سەرۆکی فڕانسیۆنی کۆمەڵی ئیسلامی کوردستان و بەڕێزەش وەکو ئەندامی ئەنجومەنی پارێزگای هەولێر ئەو کار و چالاکیانە چی بووە کە ئەنجامتانیاوە و کاریگەرێکی باشی هەبووە لە دەرکردنی بڕیاردا لەو بڵێنەوە بڕیارانی کاو لە ئەنجومەن دراوە یان یاداشمان پێشکەش کرد بەوەی کا بڕیارە بدرێت لە بارەیەوە یان جارۆها بۆ ئەو یاداشتانێکەوە ئیتر ئەگە ئێمەش نەبوێتن ئەندامێکی تر پێشکەشی کردێ بەڵام بۆ خزمەتکردنی خەڵک بۆ واژۆمان لەسەری کردو و هەماهنگ بووینە لەگەڵیکەوە ئەو یاداشتە بکرێتە بڕیارێک و خزمەتی خەڵکی پێ بکرێ بۆ نمونە لە یاداشتی لابردنی پاشەکەوتی موچە داوامان کرد لە ئەنجومەنکەوە کۆبوونەوە ببەستێت و داوای ئەو بابەتە بکە یان هەمان بووە لەسەر ئەوەیکەوە بۆ نمونە دابینکردنی پێداویستەکانی ئەنجومەن بۆی بتوانین بەکارەکانمان هەڵبستین یاداشمان هەبوو لەسەرەوە و یاداشمان هەبوو لەسەر ئەوەیکەوە داوا بکرێتەوە پێداویستەکان ئەنجومەن دابین بکرێ بۆەوەی بەکارەکانمان هەڵبستین لەوانەیە هەموو واژۆمان هەبوو و داواکاریمان هەبووە و یاداشمان هەبوو لەسەر ئەوەی یان بۆ نمونە لە خۆپیشاندانەکانە بەشداریمان کردەوە کە عەباس دەستگیریش کراوە چەند ڕۆژێک بۆ نمونە لە لیژنەی پەروەردەدا راپۆرتێکمان ئامادە کرد لەگەڵ ئەندامێکی ترە لەم تقریبا دو مانگێ لەمە پێشچکە شاری هەولێر ناڵم بایکۆت نەبوو دوام ئاسایی بووە لەسەر بابەتی ئەوەی بە ئینگلیزیکردنی بابەتی بیرکاری و زانستکەوە قورسایەکی زۆری بۆ مامۆستایان و قوتابیان دروست کردووە راپۆرتێکمان لەسەری ئامادە کرد و سەردانی زۆر لە قوتابخانەکانمان کرد تقریبا 15 قوتابخانە بۆەوەی راپۆرتێکی تێرتە سەر دەرچێەوە بتوانین ئەو بابەتە یان ئەوە تا ئەو بڕیارە لا بەدرێیانش ئەوە تا ئاسانکاری بۆ بکرێ یان ئەو پێداویستیانەی کا پێویستە بۆەوەی ئەو بابەتانە بە ئینگلیزی بوترێتەوە مامۆستایان خۆلیان بۆ بکرێتەوە ئەوان هەمووی داواکاریمان کردووە لەس ئەوانە بەڵام ئەم ساڵ جارێەوە دیار نییە جێبەجێکردنەکانیان هەروەها لە پرۆژەیەکەوە پرۆژە پێشنیاری ئەومانە بووکەوە ئەو پاشەکەوتی موچەیەکەوە حکوومەت پاشەکەوتی کردووە هاوڵاتیان بتوانن کچەکەی بدرێ بە هاوڵاتیان بتوان لە زیاتی باج و ڕسومات و غەڕامەت و پارەی ئەو کارەبا بەکاری بێنن ئەو پاشەکەوت بۆ بەکاربێ بۆی مافیان نەخورێت و ئەو پاشەکەوتە بە بەلاش نەڕوا ئەو لەو پرۆژێشدا عینەن ئەو داواکاریشمان هەبووە پێشنیارمانە بۆ لەسەر تێبینیمانە بۆ چاکردنەوەی هەروە لە زۆر بابەتی ترشکەوە پێزوێ بە خزمەتکردنی هاوڵاتیانەوە تا چەند هەوڵتانیاوە دروشمەکان جێبەجێ بکەن بیان کەنە کردار و لەگەڵ فراکسیۆنەکانی تری ناو ئەنجومەنی پارێزگای هەولێردا چەند هاوکار بن بۆ دەرکردنی بڕیارەکان دەسەڵات چۆن بۆ لەگەڵتانە ئێمە وەکو ئەندامان وەکو پەیوەندێکی شەخصی کێشەمان نیە ڕاستەکەی ڕۆژانە یەکترە بینین و پێکەوە دانیشتین و قسەی خۆمانەکەین و بابەتەکان تاوتێکەکەین وەکو ئەندامان کێشەی کوێمانە بەڵام کە دێتە سەر بڕیارەکە ئەبینی
بڕیارەکان وەکو پێشتر وتم فەرمانگەکان ئێمە دەسەڵاتی چاودێریمان هەیە و ئیش ئێمە لەوەی لە فەرمانگەکاندا کەم و کورتەکان دەربخەین یان هەرەوەش نیە ئیشەکانمان جاروا بۆ فەرمانگەیەک ئیشەکانی ڕێکوپێک بووە دەستخۆشی لێکراوە خەڵات کراوە ئەوە ئەنجومەن زۆر ئیشەی کردەوە هەر فەرمانگەیەک هەرۆ چۆک ئەنجومەن چوەکو و لیژنەکانش هەر فەرمانگەیەکەوە چالاک بوو بێ ئیش خۆی بەڕێکپێکی ئەنجامدابێت لەگەڵ ئەوەی کەەوە ئێستا موچەش کەمەو نییە بەڵام ئیشەکان کراوە ئەوە دەستخۆشیان لێکراوە و بڵێن خەڵاتش کراون بەڵام وەکو چاودێرێکەوەکو ئەوەی کەەوە کەیسێکی گەندەڵی هەبێ سەرپێچیەکە بێ ئەوانە کاتێککە دەستنیشان کراوە لێرەدا بۆ منابینی جارەوە بابەتوا بووە لە ناو لیژنەکەدا ئەندامەکان چکە لە هەموو حزبەکانن هەندێ لەو کەسانێکەوە ئەندامانێکەوە لە حزبی دەسەڵاتن لەگەڵ بابەتەکە نەبوونە لەگەڵ بڕیارەکە نەبوونە پێیان خۆش نەبووە لە دژی ئەو کەسێکەوە سکاڵاکەی لەسەر تۆمارکراوە شتێک بکرێ لەسەر کار لا بدریان شتێ و جاروا هەبووە لێرە لە ناو لیژنەکەی ئەندامەکان لەگەڵ بابەتەکە بوون بەڵام کە چۆتە ئەنجومەنەوە لێ بڕێر لەسەر بدرێ و یەک لای بکرێتەوە لەو کاتەدا پاشگەز بوونەتەوە دیسان عینەن لەگەڵ بڕیارەکەدا نەبوونە و لە واژوخان پەشیمان بوونەتەوە بەڵێ دەسەڵاتش چۆن ئێمە کە بابەتێکمانە بە زۆر جار بۆ نمونە داوامانە بۆ لە ئەنجومەنی وەزیران داوامانە بۆ لە وەزارەتەکان ئیتر بە پێی وەزارەتەکە وەزارەت وا هەبووە چالاک بۆ ئیشی خۆی کردووە وەڵامی داوەتەوە و داواکە جێبەجێ کرد بەڵام وەزارەت وا هەبووە بۆ نمونە پێشتر وەزارەتی کشتتوکاڵ بوو هەر داوێکمانی هەبوو بێ لژنەی کشتتوکاڵشمان هەیە ئەگەر داوێکیان هەبوو بێ داواکان ڕەت نەکراوە و جێبەجێ کراوە لەگەڵ دانیشتن و جویان لێ ڕاگرتوونە کێشەمان نەبوو بەڵام لەوانەیە وەزارەت هەبوو بێ کە ئێستا بۆ نمونە کە ئەو پرۆژە پێشنیاری پاشەکەوتی موچەمانە بوو کە گیانمانە وەزارەتی دارایی لەوێ هەر وابزانم سێرشیان نەکرد سەرەتا دوایش هەر یەک کەسێک ئەوە هاکەزای خوێندنەوەکی کرد بوو ینیوانە بوو بڵێ کۆبوونەوەی لەسەر بکەن و دابنیشن و بزان ئایا چی لەو بڕیارەکان چی لەو بڕیارەکەن دوای کاتێ کە هەر سێ ئەنجومەنەکە کۆ بۆ دیسان دووبارە بابەتەکە سەر هەڵدرای و سەردانی چەند وەزیرێک کرابەوەی بابەتەکە پژگیری بۆ دروست بکرێ ئەجا هێشتانە کار بەجێ نەکرایانەوە معناوی وەڵام نەدراوینێتەوە وەلا خۆپشاندانەکان بینین وەڵامی حکوومەت بۆ خەڵکی ئەو بکەوە بەرشەق دران سزن کران لێدران ئەوەش وەڵامە خۆ زۆرێکە لە وەڵامدانەوە هیچ کارێکتان بۆ ئەو دیادەیە کە لە ناو خۆپشاندانەکان دەوەکو فراکسیۆنی کۆمەڵ هیچ یادداشتنامەیەک بۆ پژویری خۆپشاندانەکان خۆپشاندانەکان سەرەتا چکە لە لایەنی حیزبەوە نەبوو لە لایەنی خەڵکیەوە بوو ئێمەروە لە بڵین تۆڕە کۆمەڵایەتەکان و لە ڕاگەاندنەوە ئاگاداری بووین نەکو خۆمان لە حیزبەوە ئاراستاکرابێتین و یان ڕێنمایمان بەدەرکابێ بڕیارێک بڵێ ئەو خۆپشاندانە دروست بکەن یانش بەشدار بن تێدا ئێمە شەرۆکو خەڵکی احتیادی تێدا بەشدار بووین کە بەشدارش بووین بەڵێ لێرە کاتێکە یەکێکشمان دەستگیر کراوە یعنی شتانە بووین ئەوە لێرەش کە داوامان کرد وەکو ئەنجومەن یاداشتی پێشکەین و داوای ئەو بکەینکەوە ئەو ئەندام ئەنجومەنە و حەسانەی هەیە بۆیان نییە بە هیچ هێزێ بۆی نیە دەستگیری بکە زۆر لەلایەنەکان ئامادە نەبوون واژووی ئەو یاداشتە بکەن و ئەو داواکاری بکەن و لەگەڵمان نەبوون تەناوانەی هەبوون لێرە گۆڕان و کۆمەڵ و ئەندامێکی گرتوشمانە ئەوان واژیان کرد لەسەری و دوایش چکە ئەوانش ئەوەشیان هێشتان بۆ تۆ مەتبارمانیان کرایان ئەوان کەسانێکەوە واژویان لەسەری کردووە بۆ مزایدەی سیاسی و کەسان کاندیدن بۆیە ئەو داواکاریەتان کردو چناخان سەعات 12:30 کاتی داوام تەواو بوو ئێوە دوای داوام ئەگەر هاوڵاتیەک هەر داواکاریەکێ بێ پێشنیارە گرفتارێک یان هەر کێشەیەکێ بێ چۆن ئەتوانێت ئێوە ببینێت و بێتەلاتان وەکو سەرتاشتم بیتنی ئێمەیان پێشکەشنی داواکاری زۆر ئاسان ئەگە لێرەش نەبێ بە تەلەفۆن جاروا بووە پێمان ڕاگەانەکەەوە کێشێک وا هەیە شتێکی وا هەیە من زۆر ئەندامی فراکسیۆن ئەبینم دوو ژمارەی هەیە ژمارەی کار و ژمارەی تایبەتی خۆیەتی ژمارە کارەکەی دوای تاوابوونی کارکردنی دای ئەخات ناتوانین بە هیچ جۆرە پەیوەندی پێ بکەین ئێوەکو لیستی فراکسیۆنی کۆمەڵە ناو قەتدا نەخراوە ژمارەمان مەگەڕێنەما بێ مۆبایلەکە گەرنا هەمیشە لە خزمەتی هاوڵاتیانە گوێ لە هاوڵات دوو ژمارەمان ئێمەش ئەزانانی چۆن چۆنێ ژمارەیەکیان وەکو بڵێ ئەکەوێتە دەست هەموو کەسێک یان ئێستا خۆتەزانی هێڵەکان چۆنە ژمارە هەیە بۆ نمونە ئۆڤەری هەیەکە ئاچکوێ مەلێری زەوەکشمانە بە یارمەتێکش نادرێنەوە یان کاتە هاوڵاتیان دوای تاوابوونی دەوام
ئەتوانن بنە لای تۆ بۆ هەر کێشەیە گرفتێکە هەیان بێ بەڵێ زۆر ئاساییە هەتا بێنە ماڵش زۆر ئاساییە زۆر باشە چناخان هیچ کاتێک هاوڵاتێک نەبوو داوایەک هەبوو بێت و بڵێم یەکسەر لە ڕێگا بڵم خوارد لەگەڵ هیچم پێ ناکرێ و بڕۆرەوە یان گوێ لێ ڕانەگەم بڵێمەوە کێشەنەوە هیچ نیەوە هیچ کاتێک شتێوانە بۆ زۆر باشە چناخان گوێمان لە ئەزمونونەکانی کاری تۆگە لەناو ئەنجومەنی فراکسیۆنی لەناو ئەنجومەنی پارێزگای هەولێردا تۆ بەر لەوەی ببیتە ئەنجومەنی پارێزگای هەولێر ئەندامی مەڵبەند بووی لە شاری هەولێردا با بێکەوە بچینمە ناو مەڵبەند و ئەزمموی ناو مەڵبەند و کارەکانی حیزبایەتیش گوێ لێ بگرین کارنامە و دروشمەکانی هەڵبژاردن بۆ بەدەستێنانی متمانە و دەنگی هاوڵاتیان بەشێکی سەرەکین و سنجڕاکێشن بۆ تۆی کاندید یاخود لیست بەڵام لە هەمووی گرنگتر ئەو دروشمەیە کە تۆی دەنگدەر دەبێت هۆشایەتە بێت لە کار و چالاکەکانی 4 ساڵی ڕابردووی ئەو لیستە لە نێو ئەندامی ئەنجومەنە خۆجەیەکان یاخود پەرلەمانی کوردستان یاخود ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کەواتە تۆی دەنگدەر کار و چالاکی 4 ساڵی ڕابردووی ئەو لیستە بکەرە پێوەرێکی سەرەکی بۆ دەنگدانەکەت. فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە هەولێردا لە نێو ئەنجومەنی پارێزگای هەولێر دوو ئەندامی هەیە کاک عەباس محەممەد سەرۆکی فراکسیۆن و خاتوو چنار ئەندام لە ئەنجومەنی پارێزگای هەولێر. لەم بەرنامە تایبەتەدا زیاتر باس لە کار و چالاکیەکانی خاتوو چنار دەکەم وەکو ئەندامی ئەنجومەنی پارێزگای هەولێر. فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە هەڵمەتی هەڵبژاردنەکاندا هەمیشە هەوڵی چەسپانین دادگەری داوە با بێکەوە کەمێک لە کار و ئەزمموونەکانی خاتوو چنار پێکەوە ببینین. چنارخان بەر لەوەی ببیتە ئەندامی ئەنجومەنی پارێزگای هەولێر بەڕێزت ئەندامی حیزبی کۆمەڵی ئیسلامی کوردستان بوویت ئەو کار و چالاکی و ئەزمموونی کە لەناو کۆمەڵە هەت بووە کەمێک بۆمان باس کرد. بەڵێ سەرەتاوە لە سەرتاوە لە ساڵی 2005 وەکو ئەندامێکی ئاسایی بوومە ئەندامی کۆمەڵی ئیسلامی و پاش ماوەیەکی کەم بوومە بەرپرسی ناوچەی ئەو شوێنەی کەوا لێ چکە لە ڕێگای ڕێکخراوی خوشکانە بوومە ئەندام بۆیە بووم بە بەرپرسی ناوچەی ئەو شوێنە خوشکەکان منیان بە باشزانێکا بەرپرسیان بم ئیتر پاش چەند ساڵێکی زۆر نزیکەی تاکو و گەیشتە 2013 ئەوە هەر بەرپرسی ئەو ناوچێ بووم پاشان بووم بە بەرپرسی لەقەی 11 دەوروبەری خوشکان ئەوش تەنها ساڵێک لەو پۆستەیە مامەوە چکە کۆنگرێسی بەدووادا هات و لە کۆنگرێسی بڕاردراکەوە دوو پۆستی نەمێنێ دوو پۆستی حزبی ئیتر دەستبەرداری ئەو پۆستە بووم و دەنا حزبایی پۆستێکم نەما و تەنها ئەندامی ئەنجومەن پارێزگا مامەوە. ئێستا کاری حیزبایەتیەکەیت؟ نەخێر بەس ئەگەر جاروا بۆ لە کۆڕکۆبوونەوە کاشتێک بەژارم ئەگەر ناوەکو کاری حزبی نیمە. چی ڕەنمایەکت بۆ هاوڵاتیانی دەنگدەر کە ئێمەزانین دەنگدان نزیک بوونە تۆ بانگەشەی هەڵبژاردنە؟ بەڵێ پێم باشە هاوڵاتیان بەشدار بن لە دەنگداندا چکە ئێمە بۆ کۆمانەوەیە مەدەنیانە کار بکەین ئیشی مەدەنیانەش ئەوەیە باشترین ڕێگامان تا ئێستاکان هەڵبژاردنە هیچ ڕێگای ترمان نەدۆزێت بۆ کاری مەدەنیانە هەڵبژاردنش لەوانەیە بەو هاوڵاتیان بە تەواوی بەخواستی خۆیان نەگەن بەهۆی هەڵبژاردنەکانەوەیان حەزبەکان نەتوانن ئەو حزبانەی ئەیانەیە کە خزمەتی هاوڵاتیان بکەن بە شێوەیەکی تەواو و 100% خزمەتەکان بگەێنن بەڵام گرنگ ئەوەیە هەر هەوڵێکە بۆ ئەو خزمەتی هاوڵاتیان وە لە ڕێگای زۆربوونی کاندیدانی ئەو حزبانەوە زۆربوونی کورسەکانی ئەو حزبانەوە چکە تا ئێستاکانەوەکو بینی کۆمەڵی ئیسلامی لە بەرەی خەڵکا بەردا لە ئەو بەریا بکەوە داوای مافەکانی خەڵکی کردووەوە لەوانەیە لەو پێناوەدا زۆر قوربانیشی دابێت بەڵام هەر سارد نەبێتەوە هەر بەردەوام بۆ ئەگەر بێت و ئەندامەکانی لە ناو حکوومەتدا و لە ناو شوێنە ستایلەکانی حکوومەتدا زۆرتر بن حتمما ئەو کاتاتوانن یان بۆ جیەکان وەکو ئەنجومەنی پارێزگایان پەرلەمان ئەوانەگەر ئەندامەکانیان زیاتر بێ حتمما دەتوانن خزمەتی باشتر بکەن مافی زیاتر بجێڕنەوە بۆ هاوڵاتی کورد یان بۆرمونە لە پەرلەمانی عێراقدا بەڵێ ئەتوانن عینەن لەوێش ئەتوانن مەسەن دەنگیان زیاتر بێەوە چکە زۆر جار بۆ نمونە بۆ دروستکردنی هاوپەیمانێتێکیان بۆ دروستکردنی یان بۆ هەر پرۆژێکی تر جار وایە تا دەنگەکە
زۆرتر بێت طبعاً نەجاحەت دێنێ و ئیتر بۆ خستنە بواری جێبەجێکردنەوەەوە شتێکی ترە بەڵام جارێ لە ناو پەرلەمانەکە تا یان لە ناو شوێنەکەی وەکو ئەنجومەن پارێزگاکان هەتا دەنگەکە زۆرتر بێت طبعاً زیاتر توانی زەخم بکەیت زیاتر توانی کاری باشتر بکەیت و بەڵێ توانی بەڵێ شتێکی گەورتر پێشکەش خزمەت بە هاوڵاتیان زیاتر بکەیت. دەست خۆش بێ چنارخان ئەزەزمانێت و هەست سەرکەوتوو بیت. بە هیوای سەرکەوتن بۆ تۆ کاندیدەکانی دوای خاتوو چنار کە ئەبنە ئەندامی ئەنجومەنی پارێزگاکان جا کوردستان بێ یاخود عێراق بێت کاری باشتر بە هاوڵاتیان بکەن و خزمەتی زیاتر بە هاوڵاتیان بکەن. بەرنامەی ئەم جارم بە پایان گەشت. هیوادارم دەنگدەری هۆشیار کار و چالەکانی ئەو 4 ساڵی پێشووی ئەو قوارە سیاسیە بکەنە پێوەرێک بۆ بەخشینی و متمانەی دەنگی خۆیان بۆ قوارە سیاسیە. تاوەکو بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ.